سلام جماعت. سلام علیکم. چطور سلامتین؟ چون جوان؟ با قربانت برم. هریم سال چون تیپاری؟ خۆشەویستم ساڵ تێپەڕی ساڵی تازە ئاهەنگی تازە ئاهەنگی تازە دەفەرموو کوڕەکان بڕۆین بڕۆین خۆشەویستم ساڵ تێپەڕی من کەوتومە سەودا سەری دنیا بە عاشقی مەیزانی بۆچی هەروە بێخەبەری خۆشەویستم ساڵ تێپەڕی شعرم لە ژێر پێت هەڵوەری هەستم بۆ کردیا قوربانی بۆش لە تۆ ناکا سەری خۆشەویستم ساڵ تێپەڕی مەبەستم بۆ تۆ دەربڕی منیش خۆیشتن دەزانم حورمەتی عەشقم ڕاگیری خۆشەویستم ساڵ تێپەڕی تیری هجرت ناخی بڕی بێوەفاییت پێی سەلماندم تۆ مەبینی ئاخر شەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی دووری دلەیدام بە ناشتەری ناڵم گەیشتە عەرشی عەزیم خۆ تۆ دڵبەرنی بەشەری خۆشەویستم ساڵ تێپەڕی نووسیمەوە لە دافتەری گەردەنت قەد هەزانەکەم وەباڵی ڕۆژی مەحشەری خۆشەویستم ساڵ تێپەڕی تیری هجرت ناخی بڕی بێوەفاییت پێی سەلماندم تۆ مەبینی ئاخر شەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی تیری هجرت ناخی بڕی بێوەفاییت پێی سەلماندم تۆ مەبینی ئاخر شەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی خۆشەویستم ساڵ تێپەڕی